حوالی ما شیروانی براستی اف هسته بو من هسته که گلکی نخوشه اف آزادیه بو من آزادیه که گلک آتفت و طاله بوچی یوسف گلک سپاس دست بی که دام وید رزو ستایش بو همه او کسی بو پیشگیری ها کیسی های مگیری دست خود سپاس بو خانواده کار ما سپاس بو تیم کارزرانی خوبتش و پیروز بایان دیده کن بگونی ورگی کنی خلاصی مفتانی مرو قدم آزادی بو مزور طالو تفته چونکه اشتا پارچه یکی من بشک هربی بیبی هربی داده اویش خاوری ها پیشکم اویش خاوری عزیزم حوال شیروانیه و زور بداخوه که نماتوانی زور بداخوه که نماتوانی لطور طلاو داوی نوکرکان بپارێزین و ئەمڕۆ هەست بە شەرمەزاریەکی گەورە دەکەم کە لە تەنیشتمیەوە لەگەڵم دانیە ئەوەی ڕوویدا و ئەمەی ڕوودەدات لە هەرێمی کوردستان ڕنگدانەوەی حەقیقەتی عەقلێکی تاکڕەوی تونتڕەوی کوونەپەرستی گۆڕپەرستی دووە کەوتووە لەسەر کۆمەڵێک جەستەی حەرامخۆر کە ئەمانە چێژ لە فرمێسکی دایک و باوکەکانمان دەبینن ئەمانە چێژ لە سیخوڕی و ترس و تۆقاندن و زیندان و ئەشکەنجە و خوێن دەبینن ئەمانە چێژ لە برسیکردن و گیرفانبڕی و تاڵانی و لە باج و سەرانە دەبینن لە حەقیقەتدا ملەتی کورد شایستەی ئەم حکومڕانیە نییە کە ئەمە ملەتێکی ماندووی ملەتێکی ستەمدیدەین و ئەمانە کە بە نان و ماستی دایکەکانمان گەیشتینە ئەم ئاستە بەداخەوە ئەمڕۆ زۆر نمەک حەرام بوون بەرامبەر ئەو نانە قسەی زۆر هەن و زۆر شت هەن بۆ گوتن و ئێمە ماندووین ئینشاڵڵا لە داهاتوودا قسەی زیاترمان دەبێتە لەسەر ئەم بابەتە زۆر بەخێرهاتن و سوپاس بۆ هەموو لایەک و سوپاس بۆ هەموو بله بینارین شار وقت دبینن اوه گودارزه باری پشتی آزاد کردن آوی جلای مالبات و کسکاری می پیشوازی لیده دکترین